سڵاوتان لێ بێ عزیزان میوانی ئەم ڕۆمان زۆر جیاوازە ئەگەر لە ڕووی جوگرافیەوەلێکی بیتەوە چەندەها کیلۆمەتر لێمەوە دوورە بەڵام توانیوێتی بە شێوەیەک لە شێوەکان بە ڤیددیۆکانی بە ئاکتیڤیتیەکانی بە چالاکیەکانی دڵی کورد و کللتوری کورد بە تەواوی بگەینە بە جیهان لەوانەیە هەر زۆر بەتان بەم پێشەی بزانن باسی چی یەکەم سوورەژیان سڵاوە لێ بێ ڕۆحەکەم باشیت باشش کورد هەموو شتێ باشە یاخوا بەخێر بێ زۆر سپاس زۆر ئامادەم بۆ ئەم ئینتەرویوە جوانە لەگەڵ ڤارکاست چاوەکەم بەخێر بێ یاخوا جێی کوردستان چۆنە وەڵی خۆشە گەرمە بێگومان هەوینە بەڵام هەر کاتێکە لە کوردستانم قەیچیەکە ئەگەر گەرم بێ ئەگەر سارد بێ هەردوو خۆشم کە لێرەم یاخوا بەخێر بێ کاکە سوورە حەزەکەم یەکسەر بەوە دەست پێ بکەم خۆت لەکوێ لەدایک بووی لەکوێ گەورە بوویت من لە ئەمریکا لەدایک بووم لە وڵایەتی وە قورسە بوو من وڵات ئەمە بڵێم وڵات وڵایەت ستیت ویلایەت و وڵات ویلایەتی نۆرت کارۆلاینە باکووری کارۆلینا ئەمەش خەڵکی با بڵێن لادەیە یعنی شارێکی گەورە نییە نیویۆرک و کالیفۆرنیاوە نییە من خەڵکی شوێنێکی بچووکم لە باکووری کارۆلینا لێ بووم تاکو تەمەنم 3 ساڵ بوو دوای ئەوە لە باشووری ئەمریکا بووین ینی لە مێکسیک لە پیرۆ لە کۆستاریکا بووین بۆ چەند ساڵ ینی من بە ئیسپانی قسەم کردووە پێش کوردی من سوورە بووم لە مێکسیک سووری مەکسیک ئەنجا لە 2014 گەشتمە سلێمانی کوردستان لێرە ژیام بۆ 7 ساڵ ینی 10 ساڵ بووم کاتێکە گەشتم ئێرە ئەنجا 7 ساڵ بووم کاتێککە دووبارە چوین بۆ ئەمریکا ئێستش لە ئەمریکام بۆ زانکۆ یاخوا لەش ساخوێ چۆن ئەو کوردیە ماشەڵڵا ئاوا باش فێر بووی ماشەڵڵا جوانە توانم بڵێم زۆر لە من جوانتریش قساکەی ماشەڵڵا ناوەڵا ئەزانی هەشتا کوردیەکەم فول نییە با بڵێن هێشتا قورسە بۆ من هەندێک کات و وەبزانم با بڵێن ڕۆژێک دێتەوە ئەبێ بزانم کوردیەکەم چۆن بێ ئەو ڕۆژە هەندێک ڕۆژ باش نییە بەڵام ئەم ڕۆبە بزانم تۆزێک باش بەپی ڕۆژە گۆڕە کوردیەکەم بەڵێ هەندێکات مێشکم هەر ئیش ناکە دەڵێ کوردی ئەمڕۆ قسە ناکەین هەوڵەیە ناتوارم مەسەلەن ئەگەر تووڕە ببیت لە حاڵەتێکە ئینسان تووڕە بێ کۆنتڕۆڵی بەدەست خۆی نییە هەر کاتێککە ئیمۆشنزەکانم بەرزن قورسترە چونکە سەر ئەمریکیەکە ئینگلیزیە ینی کاتێک تووڕەم ئەگەر زۆر دڵخۆشی شەبم یەکسرە گۆڕم بە ئینگلیزی ینی بێگومان ئەگەر سیارێک لێ خۆرم تاکسیەک دێتەوە قەتەکڵم وەری دوم ناتوان بە کوردی قسە بکەم جوانە لە ناو کوردستانە بەڵێ کام شارە بە لامی خۆشترە کاکەوە چۆن پرسیارە سلێمانی من لێرە ژیان بۆ 7 ساڵ ئەمە خۆشترین شوێنە بۆ من چونکە ماڵی خۆمە ینی باسی شتێک ناکەم ناڵێم مەسە بۆ هەولێرە هەموو شارەکانی کوردستان جوانن بەڵام بۆ من ماڵی خۆم سلێمانیە لێرە گەورە بووم لێرە شوێنەکانە ناسم و هەورەکانی من لێرەن منیش لەسەر من لەم تاتووەکم نووسیوە سلێمانی بۆیە جوانە ئەو پامەکە ئەوەیە ینی شارەکان هەمووی جوانن هەمووی یەک بەڵێ کوردستانە بەڵام ئەوەی کامێنێتەوە یادگاریەکەی زیاتر لە شوت بەستێتەوە ئەوێت بەلاوە جوانە بێت جوەکەشی ئێرە خۆشە هەموو کەس مرتاحن هەرە چینە دەرەوە با بڕۆین بۆ سەهۆڵەکە بۆ بازار نازانم شوێنێکی زۆر تایبەتە ڕاستە کاکە سوورە تەمان بەدەست خی گەورەیە ئەگەر پلانی ئەوت لێ پرسم 10 ساڵی کە بە تەمای چیت چه بەرنمەیەکت هەیە 10 ساڵ ئاسانترە لە 2 ساڵ 2 ساڵ نازم لە شوێ بم 100% بەڵام 10 ساڵ ئەتوانم بە دڵنیاییەوە بڵێم لە کوردستانە بم لەگەڵ ژنەکەم ئینشاءڵڵا لەوانەیە مناڵێکمان هەبێت لێرە لە سلێمانی ئەمە لێرە لە سلێمانی بم نازانم ئیشی چی بکەم بەڵام ئەموێ بەردەوام بم لەگەڵ ئیشی میدیای کوردی ینی با بڵێن ڤیددیۆ بێت بەرنمەیەک بێت پۆدکاست بێ هەر ئەمێ بەردەوام بم چەند بیرۆکەم هەیە بۆ فلیم بۆ پۆدکاست بۆ هەموو شتێک یتە شوێنەکەی من دوای 10 ساڵ من ئەمە ئیشی خۆم بێتەوە کەس نازانێت بەڵێ بەڵێ چەند بیرۆکم هەیە بۆ بەرنامە فلیم هەموو شتێک ئەمە هەموو شتێک بکەم بجدی و مەجاڵیشم هەیە بیکەم کاتێکە لێرەم بەڵام من لە ئەمریکا ناتوانم زۆر ئیشی کوردی بکەم چونکە خەڵکی تر هاوڕەکانی من کوردی تێناگەن ینی با بڵێن ئەگەر من ئەموێ فلیمێک دروستکەم من ئەبێ
هەموو شتێک سکریپتەکە بنووسم ئێدت کەم هەموو شتێ بکەم خۆم چونکە کەسی تر لە ئەمریکا نییە کە کوردی ئەزانن لە شوێنی خۆم بەڵام کاتێکە گەڕامەوە کوردستان ئەو ڕۆژە دێتەوە ئەتوانین زۆر پرۆژەی تازە دروستکەین انشاءالله شتێکی تایبەتە بێ ئەچی گومانم نییە لەوە هەر بە باسی ئەو ژنهێنان و شتەیە بیرم کەوت بەڵێ نازانم بەڵام خۆشەویستەکەت گەڵفرێندەکەت دەستگیرانەکەت هەرچی پێی مرتاحی دەستگیران هەموویە بێتەوە ئەزانم کولتوری ئەمریکا و کولتوری کوردی جیاوازن لەگەڵ دەیتینگ زۆر لێرە ئەها لەگەڵ باوکو دایکی قساکی هەموو ڕێککەوتووە دوایی نازانم چەند دەڵێ 3 مانگ ئەنجە زەواجەکەی وایە من و خۆشویستیەکەم پێک و 3 ساڵ و نیو ئەو زۆر لە کوردستان ئەو ئێستا لە ئەمریکایە بەڵێ لە ئەمریکایە باشە نەبێت بە پرسیارەکە نەبێت بە پرسناڵ ینی شخصی ئەوە ئەگەر ئاسایی بێت یا ئەوانەتان یەکلا کردوەوە کە بێن لێرە بژینەویش هاوڕایە لەگەڵ تا بەڵێ کاتێک بۆ یەکەم جار ئەو بینیم هەروتم باسی ژیانمان کردوتم دوای زانکۆ ڤیدیۆکانی دی بوو پێشتر نا من زۆر باسی ڤیدیۆکانی من ناکەم لەگەڵ هاوڕەکانم و ئەو شتانە نامەوێ پۆست بکەم بینی من بەناوبانگم شتانە ناکەم ینی هەر قسەمان کردووە لە ئەمریکا بووین وتم دوای زانکۆ ئەتە چی بکەیت هەر وەکو نۆرماڵە وتی ئەو نەرسینگ چییە بە کوردی پەرستاری ئێوێ ئەو شتانە بخوێنێتەوە لە زانکۆ دوای ئەوە ئەتوێت لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئیش بگات وتی من ئەموێ لە ڕۆژەڵات نازانم بۆ کوێە بەڵام ئەموێ بڕۆم بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست هەموو ژیانی ئەو سێری ئەم شوێنەی کردووەوتی شوێنێکی چاکە تایبەتە ئەموێ بچم بۆ ئێوێ منیش وتم وەرە لەگەڵ من بۆ کوردستان وتی باش تا ڕێکەوتن تا ینی پلانەکەمان زۆر باشە زۆر ئەمانەوەی لێرە بین نازانم تاکو 8 ساڵ و ئەوە نازانم بەڵام بۆ چەند ساڵ ئەمانەوێت لێرە لە کوردستان بین و ئەویش زۆر دڵخۆشە لەگەڵ ئەو پلانە و تا ئێستا نەهات بۆ کوردستان بەڵام بۆ نازانم 100 ماڵی کوردی بووین پێکەوە ینی لە ئەمریکا شاری ناشڤیل لە فلۆریدا لە ڤرجینیا من و ئەو چوین بۆ لای چەند کمیونیتی کوردی لە ئەمریکا و نانی کوردیە ناسێ هەڵپارکێ ئەزانێ هەموو شتێک ئەزانێ فکرەی حەفلەکەتان لەوێ یان لێرێ ئەمانەوێ ئەزایکی 2 هەفتە لەمەوە پێش لەگەڵ ئەو قسەم کردووە دەربارەی ئەم شتانە چونکە بێگومان پلانی من ئەو کوردی نازانێ یانی ئەتوانم باسی پلانەکەم بکەم چونکە بۆ ئەو سورپرایزە بڵێم من پلانەکەم ئەوەیە لەوانەیە دوای 6 مانگ پرۆپۆزەکەم ئەوە بە ئینگلیزی من ئەبم بە ئۆفیشیۆل دەستگیران ئەبێ بە زەواج ئەنجە دوای ساڵێک زەواجکەین منیش بتم دانێک ئەیکەین هەفلەیەک لە ئەمریکا بۆ خێزانەکانمان ئەمریکا ئەنجە دانێک لە کوردستان کە کراوە بێتەوە بۆ هەموو سلێمانی دەینەوە ئاهوارن حەزەکەی چێ لە حەفلەکە تا بانگێشکەیت تایبەت هەموو کەس هەموو ناجێ نابێتەوە کاک وەڵای نازانم کەسی دیاریکراوە هەیە بڵێ عەزیز وایسی ئەزانی خۆشویستیکەم ناوی سۆزانە سۆزان وتی my favorite Kurdish singer is Aziz Waisi. وتی she calls ئەڵێ mustache man پیاوەکە لەگەڵ سمێڵەکە ئەڵێ ئەو پیاوە لەگەڵ سمێڵەکە دەرەجەیەکە ئەبێ بێت بۆ حەفلەکە ئەبێ بێت بەڵێ بۆ ئەو حەزەکەمە شتێک بە دڵی خۆتان بێ ئینشەڵڵا پێش ئەو کاتویت بۆ کوردستان قەتە بۆ ڕۆژە لە ڕۆژان هەستە بۆ کچێکە بێ کورد بەڵام وەرە پەلەمەکە قەینا مادەم کوردیەکە نازانێت توانی جوابی و پرسیارانم بیتەوە هەستە هەبوو بێ بۆ کچێکی کورد خۆشەویستێکی تاک لە هەنە بوو بەیانە شتێک بێ بەڵام لەبەر جیاوازی کللتورەکە نەوتوانی بێت پێی بڵیت بەڕاستی زۆر چونکە نازانم خێزانی من بۆ خێزانێکی ئەمریکی زۆر جیاوازن ئێمە زۆر دەیتینگ و ئەو شتانەمە نەکرد کاتێککە مناڵ بووین چونکە لە ئەمریکا ئێستا گێڵفرند و بۆیفرند دەکەن 8 ساڵیەوە 9 ساڵ بۆیفرندە هەبێ زۆر سەیرە برای من چونکە من لێرە گەڕۆبووم زۆر جیاوازە بەڵام باڵێ لە ئەمریکاوە زۆر نۆرماڵە بەڵام خێزانی ئێمە وا نییە ینی ئێمە باوکم و دایکم هەموو کاتوتیان ئەگەر تۆ گێڵفرند دەهێنی بێ ئەو کچە بێ هەر بۆ خۆشی نییە بێ ئەو کچە بێ کە دوای ئەوە بێ بەژنی تۆ ینی تۆزێک نزیکترە لە کولتوری کوردستان ینی ئێمەش کەپڵی من ئێمە وەکو پێکەوە ناژین لە ئەمریکا
دوو هەفتە کەپڵە بیت اینجا ماڵێکە کرێن پێکەوە زۆر نۆرماڵە لە ئەمریکا ینی بەڵام بۆ ئێمە من و خێزانی سۆزان ئەوە زۆر بە جیاوازی ئەیکەینەوە نزیکترە لە کوردستان ینی ئێمە وەکو هاوڕین ئێستا هاوڕین کە خۆشمانەوە ئەنجا ئەبێن بە ژن و مێرد بەڵام لە کوردستان ئەزانم لە پۆلی حوت بووم لە BIS بووم لە مەکتەبی بریتانیەکان کراشێکم هەبوو بە ئەویشم وێت ئەوەیش خەڵکی کورد و کوردستان و بریتانیا بوو هەردووکی ئێمە وابزانم بۆ 2 هەفتە پێکەوە بووین دوایەوە نازام چی بوو هاوین هات و تا یعنی خۆشەویستی نەبوو با بڵین کراش بوو چەند کراشم هەبوو بەنسبەت تەعاملکردنەوە ینی هەڵس و کەوتکردنەوە ڕاهاتنەوە کچی کورد ڕاهاتن ئاسانترە لەگەڵ یان ئەمریکی تەعاملکردن و ژیانکردن ژیانکردن لەگەڵ کچی ئەمریکی بەڵە کامیان ئاسانترە بۆ تەعاملکردن ئیشکردن لەگەڵ یا چوزانم قسەکردن هەڵس و کەوتکردن وەڵای نازانم ئەزانی پرسیارێکی باشەوە وە بزانم بۆ من چونکە ئەمریکیم بێ بڵێم ژنی ئەمریکی چونکە کولتورەکەیان زۆر بە باشی ئەناسم کولتوری کوردیش ناسم بەڵام هەشتا فێر نەبووم 100% ینی ئەڵێم ژنی ئەمریکی وە بزانم بەڵام تۆزێک هەردووی ئەتوانی 50 بە 50 پێ بکەیت وانە لەگەڵ براژنە سۆزان خان ئەتوانیت ئەو 50 بە 50 بکەیت ئەویش هاوڕایە لەگەڵ تا بەڵێ ینی هەم کللتوری ئەوێت تێکەڵی ئێرە بکەن و لە ڕووی بەڵێ ئەوش خۆ لە پیرۆ گەورە بووە ینی ئێمە سێ کولتورمان هەیە چەند کولتورمان هەیە ئێمە کە ئێمە قساکەین هەندێک وشەی کوردی فێر بووە ینی بە کوردی هەندێک شت دڵین بە ئیسپانیش بە ئینگلیزیش ینی ئێمە چەند کولتورمان هەیە و کاتێکە بووین بە ژن و مێرد و مناڵمان هەبێن انشاءالله ئەوانیش فێری زمانی ئیسپانی و کوردیشە بن 100% ئەبێ ناوی مناڵەکان چێت ئەوە زۆر گرنگە ئێستا لەگەڵ ئەو قسم کردووە وتم ئەگەر ئێمە لە کوردستانین مناڵمان هەبێ ئەبێ ناوی کوردی دابنین وەکو با بڵین چونکە بێگومان ناوی کوردی هەیە کە لەگەڵ عربی شەبێ وەکو ئەحمەد ئەو ناوانە بەڵام من ئەمە ناوێکی زۆر کوردەواری بم ینی با بڵین زانیار زۆر حەزم لەو ناوە زانیار ئەوە ناوێکی کوردیە دانێکیش بۆ کچ ئەگەر کچمان هەبێ ناوی کوردستان ناوێکی زۆر جوانە یان چیە جوانەوە ئەوە کوردیە ماونتن جوانە زۆر ناوێکی زۆر جوانە یعنی چەند بیرۆکەمان هەیە زۆر جوانەوە بەڵام مای فیڤریت باشترین ناو کوردستانە من ژنێکم ناسیوە کاتێکە لێرە بووم ناوی کوردستان بوو وتم ئەگەر من کچم هەبێ ئەبێ ناوی کوردستان بێ انشاءالله جوانە خوا پێتان بەخشە ئینشاءالله بە هەموو ئەوانەشی کە نیانە سوورە جان بەڵێ ئاساییەکە پرسیارێ بکەم حەزت لێ نەبوو جواب نەیتەوە باش ئەمە بۆ ڕاستکردنەوەی تۆیە بۆی ئەو پەردەی کە هەیە لە بینی فانەکان و خۆتا لە هەنێکیان کە ئەیە بیستینەوە ئەی بینینەوە کە ئیڵێن ئەمانەی ئەو پەردەیە نەمێنێت هەموو شتێک ڕوون بێت کلێر زۆرێک ئەڵێن سوورە بۆ خۆشەویستکردن لە لای بەرپرسەکان بەم شێوەیە ئاکات تێگە چۆنەڵە زۆرێک ئەڵێن فانەکان ئەڵێن سوورە بۆ ئەوەی خۆی لە لای خۆشەویستەکان لای بەرپرسەکان خۆشەویست بکات بەڵێ ئەم ڤیددیویانە ئەکا لە دەرباری کوردی بۆ خۆمێکم بۆ بەرپرسەکانی یەکەیت بۆ بەرپرسەکان چیە پرزیدنت یعنی شتی پۆلیتیکە بۆ من بینیت کوردیەکەم فول نییە زۆر ئەڵێن سوورە بۆ ئەوەی خۆی خۆشەویست کات لە لای بەرپرسەکان های لێڤڵز پرزیدنت ئۆر گڤەرمنت پیپڵ ئەم جۆرە ڤیددیویانە ئەەکەیت ئەم ڤیددیوانی سۆشیال میدیا هیچ مەبەستێکت هەیە هیچ باگراوندێکەیە لە پشت ئەم شتانەوەیان وانە تۆ بۆ ناساندنی کوردێکیت و تەواو وەڵای 100% وان نییە ئەتوانم بە دڵنیاییەوە بڵێم چووکە من باگراوندم نییە لەگەڵ ئەو شتانە باسی ئەوەی کوردیەکەی وایە بڵێ بۆشەکەی بوو بەرپرسی کوردی بەڵێ ئەوەش شتێکی زۆر تازە بوو بۆ من چونکە کاتێکە لە سلێمانی ژیاوم هیچ باسی حیزب و بەرپرس و ئەوانەمان نەکردووە بەجدی
یەکیان دوو یان ناسیمە ئەوەنە بەناوبانگ بینیم ینی دەموچوی مەمجەڵاڵ لە هەموو شوێنە ئێرە لەو کاتە بە تایبەتی ینی بێگومان هەندێکیانم ناسی وەزانم کیە بەڵام بەڵێ کاتێک کە ڤیددیوەکەم دروست کردووە هەر چونکە نازانم خۆشەویستیەکەی کوردستان هاتە ناو دڵی من بە تەمەنێکی زۆر گەنج بووم 12 ساڵ زۆر ویستم کوردستان گەورەکەمەوە لای هەموو کەس ینی هەر کاتێک کە چوومە ئەمریکا لەگەڵ هەموو هاوڕەکانی من قسم کردووە دەربارەی کوردستان و فێریان کردم دەربارەی کورد و زمانی کوردی و ئەو شتانە دوای ئەوە کە ڤیددیۆ دروستم کردووە وتم هەر دەتوانم بەردەوام بم لەگەڵ ئەم شتانە هەرموێ کوردستان گەورەکەمەوە لە هەمان کات ئەمەوێ ڤیددیۆی جوان دروستکەم بۆ خەڵکی کورد با بڵین پێکەنین و ئەو شتانە ینی دوای ئەوە کاتێک کە دووبارە گەڕامەوە بۆ کوردستان زۆر کەسی گەورە بانگی منیان کردەوەتیان وەرە بۆ ئەم شوێنە چای بخۆ ئەجا ڕسمێک بگرین پێکەوە منیش وتم بەڵێ بەسەر چاوم ئەمە کەسێکی گەورەیە بپسم بەڵام تێنەگەشتم کە لە کوردستان بەڵێ ئەو شتانەی حزبایەتی زۆر گرینگە و گەورەیە کێشەیەک دروستەکە ینی ئێستا بزانم زیاتر فێر بووم ئەو تۆزێک وریابم لەگەڵ ئەو شتانە بەڵام ئەتوانم بە ڕوونی بڵێم کە سوورە ئەمریکی من کورد نیم پاسەپۆرتی عێراقیم هەر نییە دەنگ نایم من لە پشتی یەک حیزب نیم من لە پشتی یەک پیاو نیم ئەم ڤیددیوانە کە من ئەیکەم ئەم ئینتەرویوانە ئەم پرۆژانە کە لە مێشکم هەیە هەمووی بۆ خەڵکی کوردستانە چونکە من خەڵکی کوردستانم خۆشەیە جوانە ئەو جوابە زۆر مەبەستم بووچکە ئەمی شتەکان ڕوون بێتەوە بەڵێ یەکلا ببێتەوە بۆیە ئەو پرسیارە زۆر تاکیدم کرد لەسەری منیش پارە وەرناگرم لە یەک حزبیان لە یەک شوێن وەک ئەوە نییە ینی من ئیشوکاری یەک شوێن نیم من ئەمە لە پشتی هەموو هەر چوار پاشەکانی کوردستان چونکە دوو کۆدووە کاتەیەک هەموو نەزانین دەست خۆش یەکەم جار کە ڤیددیۆت کرد بەڵێ ئەو پرسیارەت لە خۆت کرد کە بڵێ من هەر بەڕاستی عاشقی کوردم و ئەو کللتورە میان خۆشەویستی و لایک و ڤیوی فانەکان ویان لێ کردی بەردەوام بیت باشە بێت چیرۆکیەک پێت بڵێم باشە تۆزێک وابزانم باسی ئەم چیرۆکەم کردووە لە ڕابردوو بەڵام هەشتا تۆزێک تازەیە بۆ خەڵکی کوردستان کاتێککە 12 ساڵ بووم 2016 بوو 2007 بوو وابزانم من و خێزانەکەم چوین بۆ وڵاتی تورکیا بۆ شاری ئیستانبول هەر بۆ سەفەری خۆش بوو شارێکی زۆر جوانە لێوێ من مناڵ بووم چوویمە لای نازانم کەسێک عربانێکیان هەبوو یان شتێک ناوەکەی تۆ ئەنووسێ بە شێوەیەکی جوان بە ئینگلیزیڵین کەلیگرافەر ناوە نووسێ بە جوانی منیش کە هاتمە شوێنی ئەو ناوی منم نووسی هەرێم بە کوردی وتی زۆر سەرسان بوو دڵخۆش بوو وتی واو ئەوە تۆ مناڵی ئەمریکیت و عەرەبی ئەزانیت و بە نووسینی شەزانی زۆر وتی بژی گیانەکەم وتم زۆر سپاس بەڵام ئەوە عەرەبی نییەوە کوردیە یەکسەر ئەو پیاوتی نایکەم یەکسەر دەموچای تووڕە بوو منیش وەک مناوتم بۆ نایکەی یەکسەر وتی ئەوە زمان نییە ئەوەش خەڵکی نییە ئەوە زمانێکی پیسە بەداخەوە کوردی نایکەم منیش یەکسەر لەو کاتە ئەڵم با بڵم ئاگرێک هاتە ناو دڵی من تووڕە بووم ویستم شتێ بکەم بۆ ئەوەی ئەم کولتورە بگۆڕم بۆ ئەوەی کوردستان بە هەموو کولتورەکانی تر بە هەموو وڵاتەکانی تر پیشان بم بە شێوەیەکی جوان ینی با بڵین لەو کاتە ئەو خۆشەویستیە هاتە ناو دڵم ئەتوانی پرسیاری هەموو کەس بکەیت کاتێکە لە کوردستان بووم هاوڕێم هەبوو هەموویە نەزانن من زۆر لە پشتی کوردستان بووم هەموو کات ینی زۆریش ویستم بەناوبانگ بم بەڵام نەک بۆ ڤیددیۆی کوردی وتم ئەمەیە گۆرانی بێژ بم لە داهاتوو لەو کاتە ئەجا کاتێککە ئەو ڤیددیۆ پۆستم کردووە یەکەم جار ڤیددیۆی کوردی بوو هەر بۆ خۆشی کردومە لە ماڵ بووم وتم بیری کوردستانەکەم با ڤیددیۆک دروستەکەم بە کوردی پۆستم کردووە یەکسەر تەقیوە 500,000 ڤیو هێناوە وتم ئەو ئەمە گەورەیە با تۆزێک بەردەوام بم ڤیددیۆکان هەر حەزلی بوون کۆمیدی ئەجا دوای ساڵێک 2 ساڵ ژینە ئامینی ئەوە کاتی ژینە ئەمینی بوو حکوومەتی ئێران ژینە ئەمینییان کوشت منیش لەو کاتە ڤیددیۆک یەکسەر بڵاوم کردووە دەربارەی ژینە ئەوەش
گەورەتر بوو لە هەموو ڤیددیوەکانی ترم ئەوەی کۆمدیە و ئەوەنەی خۆشی ئەوە تەقیوە 1 میلیۆن ڤیو دوای سەعاتێک ئەنجا خەتەکەی ئێرانیان داخست ینی ئینتەرنێت نەبوو دوای ئەو کاتە کە ئینتەرنێتەکە دووبارە هات چەند هەزار مسج بۆم هات لە ڕۆژەڵات وتیان سپاس بۆ ڤیددیوەکەت ئەو کاتە کە ئینتەرنێت نەبوو ڤیددیوەکەی تۆ بە تەلێگرام و بە ئێردرۆپ و بە ئەوانەی ئۆفلاین شێر بووە ینی بوو بە هیوا چونکە وتیان ئەوە ئەمریکیەک باسی ئێمەکەت بۆ ئەمریکا ینی ئێمە بەتەنیا نین ئێوەش هەمووتان نەزانن فریزەکە کورت ڕافیق یان نییە تەنها شاخەکان وایە no friends but the mountains هیوادارم کە دوایی چەند ساڵ کە من ڤیددیۆ دروستم کردووە ئەبێت بە نانە ئەمە بەتەنیا نین سوورەمان هەیە ئەمریکیمان هەیە ئەمریکاکان ینی ئەوە پەیامی منە و ئەتوانم بە دڵنیاییوە بڵێم بۆ ڤیوز و بۆ ناسڕاوکردن و ئەو شتانە نییە ئەوە بەڵێ زۆر حەزم لێ بوو کاتێک کە مناڵ بووم وتم ئەوەی بەناوبانگ بم بەڵام دەربارەی کوردستان نەبوو اینجا کاتێک کە بیستومە کە ئەتوانم ڤیددیۆ دروستکەم و لە هەمان کات کوردستان گەورەکەمەوە وتم تا ئەبێ ئەم شتانە بکەم ینی پلانەکەم گۆڕاوە من گۆرانی بێژ نیم ئێستا ئەبێ ئەم شتانە بکەم چونکە گرنگترە دەستخۆش کە گەنجێک ئەبینیت بەڵێ هەموو شتێکە کات بۆی لە وڵاتە بڕات بێتە وڵاتێکی تر ئیتر لەوێ بژی چی پێ ئەڵێیت وەبزانم خەڵکی کوردستان نازانن چەند خۆشە لێرە ئەزانم هەموو شوێن کێشە هەیە بێگومان ینی کوردستان مەزبوط نییە هەندێک کێشەمان هەیە با بڵین نازەم شتێک بەڵام ئەمریکاش هەروایە ئەوروپاش هەروایە ینی هەموو شوێن کێشە و شتی خراپ و باشیان هەیە چەند بێت چەقاڵ نابێ جوانە وایە ینی من خەڵکی ئەمریکەم لە ئەمریکا ژمێستا پاسەپۆرتەکەم شینە من ئەمریکیم منیش ئەمووی لە کوردستان بم تێگەی ینی کە گەنجەکانە بینم با ئەمەد بڵێم ئەمە باشترە من چەند هەزار کورد ناسم لە ئەمریکا هەر هەمویان ئەگەر وتم بەیانی ئەتە بڕی بۆ کوردستان ئەڵێن باڵێ ینی ئەوەن تەنها لەوێن بۆ ئیش یان شتێکیان هەیە کە ئەبێت لە ئەمریکا بێت بەڵام ئەگەر کاتێک کە چویتە دەرەوەی کوردستان یەکسەر ڕوونە چەند خۆشە کوردستان جیاوازە ئێرە جەوەکە ئەوەنە خۆشترە ئێرەش زۆر 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 باشە ینی وەبزانم بۆ ئەو گەنجانە کە ئەنێ ئەێنەوە بڕۆن بۆ ئەوروپا و ئەمریکا و ئەو شتانە بڕۆ بۆ 2 هەفتە جە وەرە بۆ کوردستان تێگەی ئێرە بۆ ژیان خۆشە بەڵێ بۆ سەفەر بەڵێ ئەمریکا زۆر باشە ئەمریکا من لە دژی ئەمریکا نیم من ئەمریکیم وڵاتکی زۆر تایبەتە بەڵام کاتێک کە گەشتی ئێوێ ئەی بینیت پێش ئینتەرویوەکە باسمان کردووە خێرا چۆن بڵێم سپیرەکەی لایف خێراتەکەی ژیان خێرایی ژیان لە ئەمریکا زۆر خێرایە ئەبێ هەموو کات ئیش کاتە نییە چایە بخۆیت و گفتوگۆت هەبێ و با بچین بۆ سەهۆڵەکە ناوە نییە لە ئەمریکا لە کوردستان خۆشترە لەوێ چ شتێکی جوانت بینیوە لە کەلتورەکەیە کە تا ئێستا لە ناو کوردانت بینیوە حەزەکەی هەبێت ئۆکەی بابیریکەمەوە بۆستا لە ئەمریکا چی شتێکمان هەیە کە هەشتا لە کوردستان نییە کە جوانە شتێکی جوانە نازانم بۆستا چونکە لە ئیلاقاتی ڕۆژانەیە لە چوونە دەرەوەیە لە چوزانم لە پیاسەکردنێکە لە خزمایەتیە لەو شتانە هیچ لە ئەمریکا سەرنجی ڕاکێشاویت کە حەسکەی زوو لە ناو کوردیشە هەبێت ئەو شتە بزانم بۆ من گرنگترین شتانە کە لە ئەمریکا زۆر ئاساییە لە کوردستان تۆزێک ئاسایی نییە بەڵام کوردستان هەموو ڕۆژ تۆزێک ئاسایی ترە بەڵام لە ئەمریکا زۆر ئاسایی ئەگەر کچیان ژنانێک ئافرەتێک ئەیانوێ لە دەرەوە بچنە دەرەوە وەکو لە کاتی شەو ئەزانی لە کوردستان هەشتا تۆزێک سەیرە وایە هەیە لە سەهۆڵەکە بەڵام با بڵین بۆ نمونە ئەگەر من چووم ئەمڕۆ لە کاتی نیوەڕۆ بۆ بازار بۆ چایخانەیەک بێگومان هەمووی پیاوە وایە ئەوەش وەبزانم ئەگەر زوو ئەو شتانە گۆڕێت بۆ ئەوەی ئافرەتانی کوردی ئەتوانن تۆزێک نازانم ئازادتر بن بچنە هەموو شوێنێک لە هەموو کاتێک
ئەوە باشە چونکە لە ئەمریکا هەروایە هەموو شوێن 100% تێکەڵن و کاتیشی نییە کە بێت بچیتە ژوورەوە یعنی ئەگەر یەکیشەوە هەر با بڕۆینە دەرەوە پێکەوە کچ و کوڕ و ئەو شتانە یعنی وا بزانم ئەوە باشە بێت بۆ ئافرەتەکانی کوردی هەر بژی ژیان ئازادی دەست خۆش ئەتەوێت ئەگەر ڕووی دەمت بکەیتە گەنجانی کورد چ کەم تەرخەمیەکیان تیا ئەبینیت حەزکەیت زوو ئەبدێتی خۆیان بکەن تاوەکو بە جۆرە لە جۆرەکان دوانەکەون لە ژیان یعنی ئەگەر من توانیم یەک شت بگۆڕم دەربارەی گەنجەکانی کوردی هەڵبەت بۆ باشترکردنی خۆیان نەک ئەمە بڵێ بزانم دوو پامم هەیە دانێکیان بۆ گەنجەکانی دەرەوە دایاسپۆرای کوردی ئەوەش پامێکی زۆر گرنگم هەیە بۆ ئەوان باشە کوردایەتیەکەی خۆت لە بیر مەکە چۆن بڵێم ڕاست بوو گۆڵ کوردایەتیەکەی خۆت لە بیر مەکە ینی زۆر بێ خەڵک ئاسانترە ئەگەر تۆ وەک مناڵەچیت بۆ ئەمریکا ئاسانترە هەر فێری ئینگلیزی بە قسەمەکە بە کوردی ژیانەکەت ئاسانتر بێ بۆ ئیش و بۆ چونە دەرەوە چونکە وڵاتێکی ئینگلیزیە بەڵام بجدی زۆر گرنگە کە بە کوردی قسە بکەیت بە جلی کوردی لەبەرکە بڕۆ دەرەوە بۆ هەموو کەس بڵێ من کوردم چونکە ئەوە خۆ ئیشێکی گەورەتر لە ڤیددیوەکانی من هەر ئەتوانم ڤیددیۆ دروستکەم من کورد نیم بەڵام کوردێک لە وڵاتێکی تەرەتوانن زۆر شت بکەن با بڵێن ئێستا بینین زۆر نوێنەری گەورەترمان هەیە بۆ خەڵکی کوردستان و بۆ کولتوری کوردستان لە دەرەوە دەنیز ئونداف لە تیپی ئەڵمانیا یارکردووە لە موندیال اینجا نامۆ فازڵمان هەیە شەرکەرە لە ئەمریکا نەتفلیکس گەورەیە ئەوەش هەمووی کوردن من ناتوانم ئەو شتانە بکەم من کورد نیم بەڵام ئەوە ئیشی گەنجەکانی کوردیە ئەبێ کوردایەتیەکەی خۆیان بگرن و بیکەنە سەرەوە بۆ ئەوی هەموو کەس بزانن کە من کوردم ئەوەش بۆ ئەو کەسەنە کە لە دەروان بەڵام هەمان پەیامیشم هەیە بۆ خەڵکی کوردستان گەنجەکانی کوردستان کە لێران بیری ئەمریکا مەکە ئەمریکا خۆشە بەڵام وەکو کوردستان خۆش نییە ینی زۆر کەس ئەیانوێ بزنس دروستکەن لە دەرەوە ئەیانە بچن بۆ دووبای ئەوروپا ئەمریکا بەڵام ئەگەر تۆ بیرۆکێکی چاکت هەیە ئەتوێ فلیم دروستکەی ئەتوێ بزنس دابنی وەرە سلێمانی بیکە وڵاتێکی خۆت خۆشتریکە تێگی بەدەستی گەنجەکانە کە وەکو نازام کوردستان بەردەوام ئەچێتە پێشە و بەردەوام خۆشترە بێتەوە ئێستا لە دەستی گەنجەکانە ئەوەنە بێ فکرەکەیان بێنن بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ چەمسەماڵ بۆ هەموو شوێن ئەگەر هاتی تۆ ئێرە ژیانکردنە لێرە دەست پێ کرد بەتەمای چ ئیشێکیت وڵای نازانم پۆدکاستێک دروستەکەم نازانم باشە زۆرێک گەڵێن سوورە ئەم سەفەرانە بە چیە کات لە ئیشی چیەکەی لە ئەمریکا لە ئەمریکا بڵێ لە ئەمریکا ئیشی ڕێستۆرانتەکەم من لە پشتی بەڵین باک ئۆف هاوس ئیشەکەم ینی من لە شوێنێک بە ناوی چێکفڵە ئیشەکەم فاست فودە وەکو KFC وایە بەڵام دەجار لەوە خۆشترە ئەمە سپۆنسەر نەبووە ئەو بەلەشەکەم باشە بەڵام من لە پشتۆ ئیشەکەم چکنەکە ئەگرم مریچکەکە ئەگرم ئەیکەمە ناو ئاردەکە ئەنجای کە بەناو ڕۆنەکە کاریەکەیەتی تۆتەریاڵەکەیەتی ئەمە شکە زۆرێک ئەپرسن ئەڵێن سوورە خۆی ئیشی چی ئەکادووە ئەم سەفەرانە بە چی ئەکات چوزانم ئەم گەڕانانە ئەم هاتوچۆیانە بۆیە پرسیاری ئەوەم کرد چکە زۆرێک لەوانەیە بڵێن سوورە دووڤێلای هەیە لامبۆرگینی هەیە وا نییە ئەبێ بزانن من پارەم نییە بۆ ئەوی بچمە سینەما لە ئەمریکا پارەم نییە بچمە ئەم شوێنە هەموو پارەی من یەکسەر ئەچێتە ناو هاتوچۆ بۆ کوردستان بۆ ناشڤۆ بۆ هەموو شوێن چونکە بانزینیش گران بووە ینی بە سیارە ئەچم بۆ ناشڤڵ ئەبێت $200 بێنم یان شتێک و ئەوە ینی بەڵێ با بڵین وەکو هابیەکەم کوردستانە هەموو ئەگەر فری تایمم هەبێ ئەچم بۆ لای کورد لە ناشڤڵ لە ئەوروپا لە ئەمریکا لە هەموو شوێن ئەوەش ئەمەوێ زۆر بەردەوام بم لەگەڵ ئیشی کوردی چونکە ئەگەر بە هیچ شوێک ئەتوانم ببم بە فول تایم لەگەڵ دروستکردنی ڤیددیۆ چونکە لەم دەقیەوە پێش ئینتەرویوەکە تیکتۆکم پیشاندایەوە بزان بۆ تۆ ئەم هەفتە 12 سنت
وەرم گرتووە لە 3 میلیۆن ویو وایە 250 دینار کەمتر لە 250 دینار 250. لەوانەیە 150 دینار یعنی لە تیکتۆک چونکە بینەرەکانی من هەمویان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستن تیکتۆک بەجدی مۆنیتایز نەبووە یعنی من ناتوانم زۆر لە سۆشیۆ میدیاکانی خۆم ئیش بکەم ناتوانم ببم بە فول تایم چونکە بێگومان ئەگەر 12 سنت نابێ ناتوانیم بچمە ئەوروپا لەگەڵ کوردەکان بم و لێرە بەڵام زۆر ئەمەیە بە هیچ شێوەیەک ئیشێک بدۆزیمەوە ینی ئەوە گۆڵەکەمە تێگەی کاتێکە لێرە بەس ئاسانتر ئەگەر لێرەم لە ئەمریکا قورسە ئیشی کوردی بکەم لە ئەمریکا قورسە چونکە دوورە و کەسی تر نییە کە ئەتوانن لەگەڵ منی ئیش بکەن ئەگەر هاتمە ئێرەوە بزانم ئاسان بێ هەر پۆدکاستێک دروستکە بەرنمەیەک دروستکە ینی شتێکی جوان بێ بەخوا بزانم تویتە شوێنەکەی من بەس دەنگزوی کەوتووە زۆر فۆکەس لەسەر شوێنەکەی زۆر ئەوە کورسێکی زۆر جوانەوە بزانم بەڵام ئەم هاوینە بەرنمەیەکم کردووە لەگەڵ ڕووداو ئەوەش زۆر خۆش بوو چوینە هەموو شارەکانی ئەمریکا بۆ موندیال ئەوەش خۆش بوو ینی لەوانەیە هەر ئەوەش ڕێگایە کە نابێت کورسیەکەی تۆ بگرم هەر ئەتوانم بچمە ڕووداو جوانە پرزنتەر سوورە ئەمڕۆ لە کوردستان ئێوە پرزنتەر نیوە تۆ شەڕەکەیت ڕیلاکسمان کامدام ئەوانی کە دەرئەکەون ئەوانەی ئینفلوئنسەرن یان ڤلۆگەرن بە هەر شێوەیەک بێت لە شێوەکان کە دەرەکەویت زۆر جار تووشی ڕەخنە ئەبیت نابێت خۆمان لەم شتە لابین قەت بووە بتخەنە بەردەم دوو ڕێگاوە لە ئەمریکا پێت بڵێن سوورە تۆ بە زۆر خۆ کردووە بە کورد یان لە کوردستان پێوە بڵێن تۆ بە زۆر خۆ کردووە بە کورد شتی وات توش بووە بە شێوەیەک لە شێوەکان ئەزێتت بن ئەو قسانە ئەو کۆمنتانە تێگەی چۆنەڵێم تێگەم ینی من تێگەم بڵێ چی زۆر زانی چونکە من لە ئەمریکا جیاوازم من کەسێکی زۆر نۆرماڵم لە ئەمریکا من بە ئینگلیزی قساکەم تیشەرت و پانتۆ لە بەرەکەم من ناچمە دەرسەکانم بەجلی کوردی تێگەی یعنی من کەسێکی زۆر ئاساییم لە ئەمریکا ئیشەکەم لە ڕێستۆرانتێک و تا ینی ژیانەکەم زۆر نۆرماڵە لە ئەمریکا ئەی فانە ئەمریکیەکانت کە ئەکاونتەکە تەبینن لێت ناپرسن بۆ چی کورد فانە ئەمریکی چی فانت نییە لێ خۆ بەڕاست 100% نا هەمویان لە کوردستانن ماشەڵڵا هەمویان لیان کوردن لە ئەمریکا بەڵام ئەمریکی ناوەڵە زۆر بینەری ئەمریکیم هەیە هەندێک کات بۆ با بڵین ئەگەر ڤیددیۆ ئینگلیزی بێ هەندێک کار ڕیپۆست بووە ئەو شتانە بەڵام ناوەڵە زۆر فۆڵۆوەری ئەمریکیم نییە ینی هیچ فانم نییە ینی هەر ژیانەکەم زۆر نۆرماڵە لێوێ من سوورە نیم لێوێ ئەی لای خۆمان قەت کۆمنتێکت بۆ هاتووە یان قسێکت پێ بڵێن کە ئەزیێتت بات بەڵام هەندێک کەس نازانم ئەگەرەڵێن تۆ ناشرینی ڤیددیۆکانە زۆر باش نین کوردیەکە خراپە ئەو شتانە هیچ کێشم نییە لەگەڵەوە زانی بۆ چونکە من نەزانم من ئیشی خۆمەکەم ئەگەر ئەو کەسە حەزی لێ نیە هەر ئەنفۆڵویکە تا من شەڕ ناکەم لەگەڵ تۆ بە قەیفی خۆت بەڵام زۆر خراپە لە دڵی من وکو دڵی من ئازارە توانم بڵێم hurts my heart ئازیەتیە کاتێک کە خەڵکەڵێن سوورە تەنها کوردستان خۆشیەوە بۆ ڤیو یان بۆ پارە یان بۆ بەناوبەنگ و ئەو شتانە ئەوەش زۆر نازانم زۆر ڕاست نییە چونکە پرسیاری هەموو کەس بکە من لە مەکتەب بووم من لە نادی سلێمانی یاریم کردووە دوو گۆڵی هەموویان نەزانن من فێری کوردی بووم من زۆر لە پشتی کوردستان بووم لەو کاتەش پێش هەموو شتێک منیش پلانم نەبوو ئەکاونتی کوردی دابنم هەمووی بە ئاکسیدنت بوو تازە بوو بۆ من ینی نەمویست من هاتمە کوردستان منیشە بم بە گەورەترین و بەناوبانگترین کەس و تۆیەوە لامبۆرگینی یەکەکڕم و وا نییە ینی بەڕاستی کوردستانم خۆشەوێ منیش بە ئەگەر بە هیچ شێوەیەک ئەتوانم بۆ ئیشەکەم بەردەوام ڤیددیۆ و پرۆژە و فلیم و بەرنامەی کوردی دروستکەم ئەیکەم بۆیە ئەمۆ ئیش بدۆزیمەوە بەرنمەیەک دروستکەم هەموو شتێ بکەم پۆدکاستێ بکەم بارکاستێ بکەم بەڵام بەجددی هەروایە ینی کوردستانم خۆشە بەجددی زۆر هەر لە ژیانی سپاس هەر لە ژیانی منیش بێ کامەرە دوێنێ شەو لەگەڵ هاوڕەکانم توینە دەرەوە بێ کامەرە هەر چایەکمان خوار زۆر خۆش بوو هەموو هاوڕەکانی من لێرن ئەمەش بۆ ڤیو نییە ینی کاتێککە ئەو کۆمنتانە ئەبینم ئەڵم تۆ تێناگی
بەڵام تێ ئەگەم چۆنە سەیرە ئەمریکیەک بە کوردی قساکە بۆ هاتە کوردستان سەیرە بۆ لەوانەیە بۆ ڤیوز و ئەوەنە هات بەڵام وانە بەڕاستی وانە جوانە ئێمە شەمومان تۆمان خۆشەوێت ئەو هەمووینا ئەو شتانش ئاسایی ئەوە ناچێتە ئەوە ناچێتە قاڵبی ئەوەی کە کەسێک بە جۆرێک شتێکت پێ بڵێ دیان کۆمنتێکت ببنووسێ غەرز شخصیەکێ بێ لەگەڵ تایان ڕقی لێت بێت بەمانای ئەوەیە ڕای جیاواز هەیە مەسەلەن منەڵێم سوورێجا من زۆرم خۆشەوی لەوانەیە کەسێکیان هەر تەنها پێت بڵێ سوورە خۆشمەویت دوجار هەردووچی هەمان شتە بەڵام شێوازی دەربڕینەکان فەرقەکات ئەلحەمدولیلا ئەتوانم بڵێم کوردیش لەوەیان نەماوە کە بێتە کۆمنت و شەڕە جوێن و قسەی ناشتین ئەلحەمدولیلا سەلەوە تێگەیشتووە کە شتێکی بەدڵ نەبێت بە ڕێگای خۆی شتەکان بگەێنێت نەک بە قسەی ناشرین و بە شکاندنەوە و بۆیە ئینشەڵا ئەوانەش نامێنن ئەوەش زۆر وابزانم بۆ 4 ساڵ یەک کۆمەتی ناشرین نەبینیوە شانازیە ینی زۆر سەیرە بەس هی خەڵکی تورکیا و عێراق و ئێران ئەوە هەیە بێگومان بەڵام هی کورد نەبوو هیچ ئەنجا ئەم ساڵ هەندێک کۆمەتی ناشرین نەبینیوە بەڵام وابزانم لە ئەمریکا ئەڵێن that's how you know you've made it یعنی کاتێککە ئەگەر زۆر گەورە بیت بێگومان هەندێک هەیترێ هەبێ چونکە ئەگەر هەموو کەس تۆ ئەناسن هەندێکیان ڕقن لە تۆ یان شتێکواوە یعنی من ئەڵێم کاتێک ئەو کۆمنتانم بینیوە وتیان سوورە هەرەماکە بۆ ئەوەی بەناوبانگ بێت وتم لە کۆمنتەکانە من سەرکەوتو بووم ینی ئەمانە هەیترم هەیە تەواو ئەبێ بەو شێوازە وەریگەشتەکان لێک بیتەوە زۆر نییە هەندێک کات کوردستان زۆر بێکات من و کوردستان زۆر باشین هاوڕێی زۆر باشین من کوردستانم خۆشێ باشە هیچ خۆ دوتت لە بیدایەتە لە سەرەتایە وتت هیچ کللتورێک هیچ وڵاتێک بێکەم و کوڕی نییە ئەو کللتورەی کوردی کامەیە کە زۆر بە زەحمەت توانیتە قبوڵی کەی بەسەر لەگەڵی ڕاهاتی دوجار بۆستا تۆزێک بۆم ڕوونکێن باشە کللتوری کوردی پێکاتوە لە کۆمەڵێک شت لە کۆمەڵێک دابوونەریت لە کۆمەڵێک ڕفتار لە کۆمەڵێک قسە ئەو کللتورە لەو بەشەیە کامە بوو کە بیدایەت پێت قورس بوو ئەو دەوە کورد چۆن ئەوە ئەکات بەس دوای ڕاهاتی لەگەڵی تێگەم ئەوکێ ئەوەش پرسیارێکی زۆر چاکە زانیت مەخۆ نازانم تشتت هەبوو کە زۆر مەسەڵەن بیدایە دەهاتی لێرە بە گەرما چایانە خواردەوە پێت سیر نەبوو بەخواوە ویستمەوە بڵێم گاڵتە ناکەم یەکسەر مێشکم هاتە سەر گەرمایی چونکە کورد نا بەس ئۆکەی بەڵێ وە بزانم چا خواردن لە هاوین سیر بوو بۆ من لەگەڵ ئەمە گەورەترین شانە بوو لە ئەمریکا هەموو شتێک داخراوە سعات نۆ یان دە مەتعام کافێ هەموو شتێک داخراوە بەس ئەو شوێنانەی بارز و کلەب و ئەو شتانە من ئەو شتانە ناکەم ینی بۆ من هەموو شتێک داخراوە ئەو شوێنانەی خوێریەکان ئەتوانم بڵێن لەسەر ڤارکاز نازانم بەس ئەوە کراوەی لە ئەمریکا دوای کاژمێردا تێگەی بەس ئەو وشە ئەزانم بۆ ئەو شتانە بەڵام ئێرە کورە زۆر قورس بوو بۆ من کاتێککە گەشتمە ئێرە تۆزێک گەورە بووم چوومە دەرەوە تا سەی بەیانی چاخۆیت و لە دەرەوەی لە سەهۆڵەکە لە نازانم لە کافتریا سێری دووگۆڵیەکەن ئەنجا حوتی بەیانی هەستە نەخە و با بڕۆینە نازانم چایەکی تر بخۆین زۆر سەیرە پێویست وابزانم کورد پێویستیان نییە بخۆن بەخوا نازانم چۆن نازانم چۆن من لە ئەمریکا دەی شەو 10:30 ئەخەوەم اونجا نۆی بەیانی هەستم لەخەوە واو ئەنەرژیم هەیە لێرە بەرنامە هەمووی تێگەچوو بەیانی خەوتم من ئەنجا زۆر سەیرە بەس ئێستا تۆزێک باشتر بووم کاتێککە لێرەم بۆ مانگێک بەرنامەکە ڕێگە بێتەوە ڕێککەوتم لەگەڵ کاتی کوردستان بەڵام زۆر سەیرە بەڵام خۆشە زانی چوینە دەرەوە و شتی جوان بکەیت چای خواردن و پیاسە و دووگۆڵی و سێرکردنی دووگۆڵی و هەموو شتێک لە ئەمریکا فرێمانە ناکەویت هەمووی نا هەر یەک یان دوو شوێن هەیە لایک دانێک یان مەکدانڵدزە مەکدانڵدز زۆر بێکات 24 ساعتە ینی هەرگیز داخراو نییە بەڵام
بەس درایڤ ترو تێگەی درایڤ ترۆزانی چییە هەیە لە کوردستان ئێستا بینیم هەندێکیان بەڵێ بەس درایڤ ترو کراوەیە یعنی ئەچیتە دەرەوە خواردن ئەگریت و ئەچیتە ماڵەوە ئەگەر با بڵین سێ بەیانە هەر بڕۆ خواردن بگرە و تا ئێرە ڕۆستۆرانتەکە کراوەیە بڕۆ دانیشە نان بخۆ نازام زۆر سەیرە سەردانی شوێنەکانی ترت کردووە شارەکانی تر هەولێر و کەرکووک و هەولێر کەرکووک چەمچەماڵ دهوک نەچوومە زانخۆ تا ئێستا بەڵام چوومە ئامەدی ئەی بۆ باسی و شارانی تر ناکەی بزانین ئەوان بوون بەلاتەوە هەورەمان چی شارەکانی تر چۆن بوون بەلاتەوە زۆر بەدڵم بوون هەموو تا ئێستا نەچوومە شوێنێک لە کوردستان کەوتم ئەمە شوێنی باشنی هەمووی جوان ڕاستی هەمووی جوانە هەمووی جوانە هەموو کوردستان جوانە تایبەتە چونکە بەڵێ وڵاتەکە جوانە شاخیان هەیە و ئاو بەڵێ ئەوە جوانە بەڵام گەورەترین شتانە ئەوە ڕۆحی خەڵک جوانە یعنی ئەوەش جیاواز نییە گەر چیتە چەمچەماڵ یانە چیتە ڕانیا یانە چیتە شەقڵاوە ئەو هەمووی کووردە اینجا هەمووی جوانە زۆر جوانە هەمووی کوردستانە کەواتە هەمووی جوانە تا هیچ پرسیارێکەیە لە سوۆشیال میدیا زۆر بۆت هاتبێت بەڵام نەدویست بێت جوابی بیتەوە بۆ ماوەیەک دەربارەی کەپڵەکەم هەموو کەس ویستیان بزانن ئەگەر سوورە سینگڵە سوورە ژنی کوردی هێنێت چەند وایە نەزانی یانی زۆر پرسیارەکەنیان کوڕ بەڵام ئێستاوە کراوەیە زۆر باسی ئەو شانم کردو ئەو پرسیارە لەلایەن کامیانەوە زیاترا و کچانیان کوڕن کچەکان هەردووکیان هەردوو بەڵێ زۆر بێ کات دەربارەی ئەزای چی بوو کچەکان بوو سوورە تۆ سینگڵی یان پیاوان بوو بۆ کچەکەی ئەوەن سوورە وەرە بە زاوامان وەرە ببە زەواجەکەی کچەکەم بەڵێ ئەو پرسیارانت زۆر بۆ هات زۆر بە تایبەتی ئەو کاتە کە دەست پێم کردووە چونکە زۆر گەنج بووم ئێستا پیر بووم کەس نایەنوێت چۆن ساڵیت 22 ساڵم باش کە کەشفت کرد کە ئاشکرات کردو وتت خۆشەویستمەیە دەستگیرانمەیە بەڵێم چەند بلۆکت بۆ هات ناوەڵات بلۆکم نەهات سپاس بخوا کێشە نییە من ئەوەنە جوان نیم من وەکو من نازانم بۆ ماشەڵڵا تام کروز هەموو کەسێک جوانە هەموو کەسێک جوانە خوای گەورە هەموو کەسێکی بە جوانی دروست کردووە بەس کە ئەوەت وت پرسیارم زۆر بۆ هاتووە و سینگڵی دوتم بزانم دوایەوەی کە ئاشکرات کرد چەند ئەنفۆلۆوت بۆ هات چەند کەس ڕیپۆرتی لێایی ناوەڵە ئەزانی بۆ چونکە کاتێککە ئەو ڤیددیۆ کاتێککە ئاشکرامان کردووە ریڤیلمان کردووە خۆشەویستیەکەم سۆزان بەجلی کوردی بوو لەگەڵ گۆرانیەکی کوردی کۆن یعنی وە بزانم ئەو کەسەنا لەوانەیە وتیان بۆ شتان بە زۆر جوانە نەزانی ینی فۆڕەکان بوو ماشەڵڵا زۆر جوانن ینی بە شێوەیەکی جوانمان کردووە شوێیەکی زۆر کوردەواری و ئەویش فێری هەندێک فرێزی کوردی بوو ینی وە بزانم چونکە ئەوەنە جوانە ئەو کەسانش کە لەوانەیە وتیان تۆ سینگڵی نانە هەر بوون بە فانی ئەو ینی زۆر جوانە ئەو کچە ئەگەر بتوانیت ڕستەیەک بۆ کەسانەی بڵێ کە ئێشتا تا ئەم دەقەیە گومانیان لە خۆشەویستی تۆ هەیە بۆ کوردستان چیان پێڵی نازانم چونکە بێ بڵێم چی بڵگەیەک یەک دنیای بڵگەم هەیە کە کوردستانم خۆشەوێت زۆرێک لەوانێت میدیا ئەوە تاتۆەکانم ئەزانی ئەمە ناڕوە بۆ هەموو ژیانەکەم ئەمەم هەبێ چۆن شتی وابێ ئەمە بۆ ڤیوزم گرتووە نەخێر کوردستانم خۆشێ بجدی ئەمە بۆ هەتا ئەو ڕۆژە کە ئەمرم کوردستان لەسەر کۆڵم بێت لەسەر ملم سلێمانی نووسراوە هەمووی خوا ئەفونکە ئەو ئەڵای کوردستانە ئەوە خۆرەکەیە سلێمانی شاری جوان ئەوە ژن ژیان ئازادیە دەستی ژن ئازادی ئێرەش یەکەم ڕستەی عێراقی بنووسراوە لێرە ئەوەش چەند نەرگیز و ئەو شتانم داناوە لێرە ئەو باتمانەوە کوچی بەشدارە باتمان بۆ شاری باتمان لە باکوور ناگەڵ تاکەم ئەوە بۆ من و براکانم ئەوە کردمان پێکەوە چونکە هەموو هەرسێکمان کروی مارڤڵز فێنی باتمان بووین بەڵێ وڵا فۆکەسم لەسەر ئەوەی باتمانەکە بووتم زانم هیچ مانایشی تایە لەگەڵ ئەوانەی ترادا من تۆزێک جیاوازە لەوەی مانەی کوردی نییە بەڵام ویستم شێ بکەم بۆ برایەتیەکەی من و دوو براکانم ئێمەش یەکەم جارۆ ویسمان شتێکی کوردی بکەین بەڵام دوای ئەوتمان نا
کوردستان هی هەموو خێزانەکە بوو یعنی بێ باوکم و دایکم و خوشکەکەمیش بانکین جوانە ینی باتمان تایبەت بۆ ئێمە ئەم تاتۆی سلێمانی ئێرە بەنیاز نیت هەولێر کەرک و دهۆک جێکەیتەوە بەڵێ بەس وابزانم شوێنم جێگەم نییە بۆ ئەوە بێت چەمچەماڵ لێرە بینوسمە بێ هەڵەبجا لێرە بێ هەولێر بێرە شوێنم نییە نابێ هەر سلێمانی دامناوتەوە لێوێ ژیان بۆ 7 ساڵتەوە کاکەم قۆڵی ئەم لاشە شوێنە زۆرە ماشەڵڵا ئەزانی زۆر حەزم لەو لوکە ستایلێکی جوانە گەرت بەس دانێکت هەبێ تاتۆ دانێکیشیان هیچ نەبێ ئەوەم هەیە بەس دانێک بچووک ماسی لێرە لە سلێمانی ئەوە لێرە نەتکردووانی لێرە لە سلێمانی نەنە ئەوە ئەفو ئەو ئەمانە نا بەس دانێک ئەو بچکۆڵەکە چونکە 16 ساڵ بووم باوکم دایکم وتیان نەخێر بەس دانێک بچکۆڵەکە ئەو کەسی کە تاتۆکەی بۆ کردیت بەڵێ پرسیاری وی ناکرد ئەمە باگراوندەکەی لە چووە هاتووە یعنی ئەمە بەڵێ بۆ نزیکی 7 کاتژمێر ئیشی کردووە و ئەو 7 کاتژمێرانە بەس باسی کوردستانمان کردووە بخوا حوت ساعات وتم ئەوە بینایەکی گەورەیە من لە کوردستان گەورە بووم ئەو شتانە بەڵێ زۆر باسی ئەوەمان کردووە لە کۆتاییش فۆڵۆی منی کردووە لە ئینستاگرام چونکە ویستی ڕسمەکان ببینێ ینی ئەنجامەکان ینی فێر بووە دەربارەی کوردستان 100% لە سجن بوو نەیتوانی بڕاتە شوێنێکی دریانی بەس باسی کوردستان و کردووە مەڕۆ تاتووەکە بکرە کوردستان شوێنێکی زۆر تایبەتە ئەم شتانە خۆش بوو دەست خۆش زۆرم پێ خۆشەکە ئەو جوابانە بیستم ینی شانازیە بۆ ئێمە من لەگەڵ هەموو کەس باسی کوردستانەکەم هەموو کەس لە زانکۆکەم ئێستا زۆریش ئەمە ڤیددیۆ بکەم لەگەڵ ئەمە چونکە کاتێک کە چمە دەرەوە هەموو کەسەڵێن دانێک کوڕێک هەیە لە زانکۆکەم پێمەڵێ کاپتن کوردستان هەموو کات ئەوە کاپتن کوردستانە کاپتن ئەمریکا هەبێ بۆ کاپتن کوردستان ئەوڵێ ینی هەموو کەس ئێستا لە زانکۆکەی من کوردستانە ناسن و باسی کوردستانەکەین و کاتێک کە با بڵین ڕووداوی خراپیان باشە بینین دەربارەی کوردستان 100 تەلەفۆن دێت بۆ من ینی کاتێک کە ئەو شەڕا بوو لە ڕۆژاوا هەموو ڕۆژ دوای دەرسەکانم لەگەڵ هەموو کەس قسەم کردووە وتیان چی بوو باش بوون وەڵای ئێستا نوێژەکەین بۆ ئەوانە و ئەو شتانە ینی کوردستان تەقیوە لە زانکۆکەی من دەست خۆش زۆر باسی ئەو شتاناکەم ئەگەر بتوانیت ئێستا تەلەفۆنێک بۆ دایک و باوکت پیچیان پێڵین بابیکین ئەگەر پێیان بڵی منی تر ئەم دەقەیە ناگەڕێمەوە بۆ ئەمریکا ئەگەر وتم ناگەڕێمەوە ئەمریکا وەڵی ئەوە نەزانن پلانی من ئەوەیە کە ئەمە لێرە بم بۆ ئەم دەقەیە وەکو چۆن بە تریپێکی کورت هاتوویتوە گەڕیتەوە بەس بڵێ نەڕە ئەم پلانم گۆڕیوە و بە یەکجاری تر نایەمە و باشە ئازانمە ئەبێ بڵێمسی دایکم باوکم ئەڵێ ئەوکەی باشە کاتێکی خۆش دایکم یەکسەر شێتە بێڵێ زانکۆکە تاواو نەکردووە چیەکی ئەو شتەکانت هەیە لێرە یعنی دایکم ئەبێ بڵێ نانەنا کوڕە زانکۆکە تاواو کە ئەنجەم ڕۆ لە چ بەشێکە خوێنیت دیجیتال میدیا ئەند سینەما ینی فلیم و ڤیددیۆ ئەو شتانە ڕێک بۆ ستایلەکەی خۆم زۆر باشە زۆر دوایە ینی پلانەکەشت هەر پەیوەندی هەیە بەوەی کە ئەو بەشە تاوکەیت و اینجا دەست بەکار بەڵێ ساڵێک ماوە ینی منە بم بە سینیۆر ئەم ساڵێک ماوە تاوا بوو دوای ئەوە سۆزان ساڵێکی کەش ماوە بۆ نرسینگ ناوچی بوو پەرستاری ساڵێکی کەش دوای من ینی ساڵێک لە من بچووکترە دوای ئەوە 2 ساڵە لە ئەمریکا دوای لەوانەیە ساڵێکی کە ئەبێ ئیش بکەین و لایسنسەکە بگرین بۆ ئەو مۆڵەت نابەس ئەڵێم نرسینگەکە لە بینم چوە پەرستاریەکە ئەبێ لایسنسەکە دوسانیە زارێ بۆ دووبارە دوای لەوانەیە 3 ساڵ پەرستاری لەو کاتە یین بۆ کوردستان نامەڵێ هەر ناڵێم لە بینم چوە پەرستاری دەست خۆش سوورە گیان بڵێ گیان ئەوە نا لە ئێستا تەمرینە پێەکەم بۆی لەگەڵ براژنا لەگەڵ سۆزانخانە کە باین کردی ئێمە نەڵێم بڵێ گیانەوە چڕۆتی بە شووتیەوە هەبوو سوورە گیان
واسه دوارە بڕاتەوە گاریم سوورە گیان گیان ئەگەر دەستەکان خۆش شوتی ئەگەر پەرستاری فەرمو ئەگەر سبەینێک هەموو ڤیددیۆکانت بسڕێنەوە یەک ڤیددیۆت بمێنێ وەکو سیڤ سوورە بمێنێتەوە ئەو ڤیددیۆە سیڤی سوورە وەکو نوێنەری سوورە بمێنێتەوە چه ڤیددیۆیەک هەڵەبژێریت باشە بیری ئەم شتەم کردووە چەند جار تم ئەگەر یەک ڤیددیۆ ئەگەر یەک ڤیددیۆ بنێرم بۆ خەڵک ئەمە سوورەیە کامە بێت چەند دانش هەیە کە کۆمیدین ینی با بڵێن ئەوەی شەڕە فڕۆشی زۆر گەورە بوو لەگەڵ خوشکەکەم وتم شەڕە فڕۆشی بە چەند 4000 ئەوش کۆمیدی بوو بەڵام وتم ئەگەر ئەبێ سیڤ بێ یەکدانە بێ دەربارەی کوردستان بێ کۆمیدی نییە ینی دانێکم هەڵبژاردووە من بە ئینگلیزی قساکەم باشە ئەڵێم what is کوردستان چییە ئەجا باسی مێژووی کوردستان لەگەڵ داهاتووی کوردستان کە ئەمانەوێ کوردستان ببینین سربەخۆیی و ئازاد کرا و گەورە و ئەو شتانە ینی وەبزانم ئەو ڤیددیۆ گرنگترینە یان هەرەوە ئەوە هەڵەژێنم تا ئەو ڤیددیۆ ئەوشم هەیە لێرە بۆ تەنێرم باشە بە هەر بمێنێ بۆ یەگەر سوت فەڤیددیۆکانی شەوەی سڕانەوە خوانە خواستە ڕۆژە ڕۆژانە و ڤیددیۆ لە یەک دوو دەستی ئەمینە هەر هەبێت بەڕایگەم ڕاستەکەی کاکە سوورە ئەو خواردنی کە زۆر حەز لێ چییە؟ هی کوردی زۆر حەزم لە یابراخ بەڵام یابراخی گەڵامێ و کامەیە گاڵەمی و ئەو پسکۆڵەکانە گەڵامێ و بەڵە بەڵام زۆریش حەزم لە یابراخی کەلێرم ئەوە خۆشە ئەنجە برنج و فاسۆڵیەی کوردی سادە خۆشە شفتە سامون خۆشە زۆر ئەی سەر و پێوەمانە سەروپێ تا ئێستا تامم نەکردووە بۆ ئەبێ ئەم جارش بیکەم چونکە 7 ساڵ لێرە بووم یەک جار نەمان خواردووە زۆر سەیرا وایە تامی گونم کردووە بەس تامی چووکە زانی لە شیشەدانن ئەوەم خواردووە بەس سەروپێ نا چۆن شتی وابێ ئەخوا ڕاستەکەی ینی ئەم جارەوتم 2 هەفتەمان هەیە لێرە ئەبێت تامی سەروپێ بکەم وایە بچین پێکەوە بەس خواردنی زستانە زوێن خۆین حوتی بەیانی بخۆین پەیوەندی نییە بکاتەوە بەڵام زستانان خۆشترە ینی تۆ هەمووش ئەی هین چۆن بوو بەلاتەوە هین ئەوەی کەوتت خۆش بوو زۆر وەڵا بۆنا باش ئەم ژارە ئیشەڵا تاقیەکەینەوە سەر و پێکەڵێم گوناکی ئەخۆم ئەوەش هەیە چۆن فرێزەکە ئازانی کامە گوناکی ئەخۆم ژنەکانی کوردی ئەوڵن بۆ مناڵێکی جوان خۆشەویستی دەربڕینە ترسام وەک مناڵ زۆر ترسام مەخۆ ئەم بدای دوایان پێوتی ئەوی کن جوانە سوورە گیان گوناکی ئەخۆم ئەی ببوورە ئەفو من پلانەکەم گۆڕاوە بۆستە پرسیارەکانە چی بوو زۆر بەردەوام بە ئەی باشە لەسەر و مەسەلی خواردنە ئێستا نامێوچمە وەلای خواردنا بەس سۆزان خانت فێر کردووە کە بڵێ پێی بڵێ حەزم لە خواردنی کوردیە بێ بۆم دروستکەیت بەڵێ یان نەوێراوە جارێ بەڵێ ئەزین چی ئێمە پێکەوە هەوڵمان یا شفتە دروستکەین من زۆر بە خراپی هیچ نەبوو نازانم چۆن بەڵام ئەوەی من زۆر خراپ بوو سوتاوە نازانم هیچ نەبوو ئەوەی ئەو زۆر خۆش بوو یەکسەر نان و ئەفو برنج و فاسۆڵیەش دروستمان کردووە پێکەوە ینی فێر بووە تۆزێک شفتە و سادە ناسێ دوای چەند ساڵی شەبێت بە ژنی کوردی تێگەی ینی لاخ و هەموو شتێک لە ئێستا پێ دوتووە خواردنی کوردی مەوێت بۆم لێنەی هەموو ڕۆژێک دوانێ هەموو ڕۆژ نا بەڵام بەڵێ ئەزانێ دیڵێکمان هەیە کۆنتراکتێکمان هەیە ئینجامی کردووە خواردنی کوردی دروستەکەم یەک جار هەموو هەفتە ناگەڵ بەڵام بەڵێ ئەزانێم حەز ئەەکەیت مناڵەکانت لە کللتوری ئێرە ڕابێنیان ئەمریکا تێکەڵێک ئەبێت تێکەڵ بێت لەگەڵ کولتوری مێکسیکیش و پیرۆش چونکەم ئێمەش لەو شوێنانە ژیاوین ینی پارچەیەکە گرم لە هەموو کولتورەکان ینی هەندشتی کوردیمان هەبێ هەندشتی ئەمریکیمان هەبێ بێگومان ئێمە زیاترین بە ئینگلیزی قساکەین چونکە ئەوە زمانی خۆمە بەڵام
لەگەڵ مناڵەکانی شەبێ بە ئیسپانی و کوردیش قسە بکەین خواردنەکەمان خواردنی پیرۆ زۆر خۆشە کەس لە کوردستان خواردنی پیرۆ نەناسن و بزانم یەک ڕۆستۆرانتی پیرۆمان نییە لێرە چونکە زۆر سەیرە بەڵام بەڕاستی خواردنی پیرۆ زۆر خۆشە یعنی بەڵێ بزانم تێکەڵی چەند کولتورە بێت خواردنی پیرۆ کە ئەڵی خۆشە لەبەر سۆزانخان و ئاڵی دیان نامنیش لە پیرۆ ژیاوم یعنی ئەوەش ماڵی من بوو کاتێکە لە نازم 5-6 ساڵ بووم ئەوەش لەو کاتە فێر بووم لەگەڵ ئەو خواردنانە ئاسایی ئەگەر مناڵەکانت دوو ڕۆژی کەوەکو تۆ ببن بە ڤڵۆگەریان مناڵەکانم مناڵەکان بەڵێ وەی بۆسەوەتە چی؟ دوبارە بیڵێ ئاسایی ئەگەر دوو ڕۆژیکە مناڵەکانی شت وەکو خۆت بڵێن باوکەمەش حەزەکەین ڤیددیۆ دروستکەین وەکو تۆ بۆنا بەس ئەبێ ئەزانی چی من ئەڵێم تاکو 16 ساڵ من ئەبێ ئەدمنەکە بم تێگەی ینی ئەوە ناتوانن سێری نامە و ئەو شتانە بکەن خەتەرە زۆر ئەزانی بۆ مناڵ وە بزانم باش نییە سوشل میدیا و نامە و ئەو شتانەیان هەبێ لەگەڵ هەموو کەس بەڵام ئەگەر ئەیانەوەی ڤیددیۆ دروستکەن فەرموو بڕۆ دێ من ئادمینەکە ئەەکەم تۆ بیکە تا کێشم نی لەگەڵەوە ئێمە بین بە تیمێک خێزانەکەی سوورە مناڵەکانە ناسن ئێمە بەرنمەیەکمان بەرنمێکی زۆر چاکەزانی چی من و مناڵەکانم و ژنەکەم هەمومان شتی کوردیەکەین وەک ئەمریکیەک تەواو بەقۆتە ینی من ئیشی تۆ نامەوە دووبارە وەڵا نەترسم ئیشی خۆم ئیشی خۆم دۆزیمەوە یاخوا لەش ساغ بێت ئێستا کە لێریت بیری ئەوەیەکەیت زۆر نا ئەزانی بۆ من لێرەم بۆ 2 هەفتە یعنی کاتم نییە بیری ئەمریکا بکەم کاتێککە لێرە بووم بۆ چەند ساڵ بەڵێ بیری ئەمریکام کردووە ئێمە تەنها 2 جار گەڕینەوە بۆ ئەمریکا یەک جار چەند جار گەڕینەوە بۆ ئەمریکا لە کوردستان کاتێککە لێرە بووین یەک جار ئێمە لێرە بووین بۆ 7 ساڵ یەک جار چوین ئەمریکا یەک جار باشە ئەو کاتە بەڵێ بیری کوردستانم بیری ئەمریکام کردووە بێگومان ئەمەوێ بەرگەری ئەمریکی بخۆم ئەمەوێت چکفڵی بخۆم ئەمەوێ نەنکم و باپیرم و هەموویان ببینم بەڵام بەڵێ کاتێکە لێرەم بۆ 2 هەفتە مانگێک هەر دڵخۆشم کە لێرەم بیری یەک شتی ئەمریکی ناکەم بەس سۆزان وتت چاوەڕی خوێندنەکەیم تاوەکە اینجا بێنیتەوە بۆ ئێرە بەڵێ کیە بۆستە فەرموو تێنەگەشتنەڵی کامیان وتم چاوەڕی خوێندنەکەی تاوەکات اینجا بێنیتەوە ئێرە دایک و باوکت هیوادارم خوا بۆتیان بێڵێت تا چەند سەپۆرتیان کردویت زۆریش بزانم ڕوونان لە ڤیددیوەکانیش لە ڤیددیۆکانیش ئەیان بینم دیاربوون لەو کاتە زیاتر پێکۆ بووین ئێستش ئەوەن لە پانەمان ینی پانەما وڵاتێکی ترە ئەوەن تۆزێک دوورن لە من ناتوانین هەموو ڕۆژ ڤیددیۆک دابنین پێکەوە بەڵام هەر کاتێک کە ئەگەڕێمەوە پانەما لەگەڵ ئەوانم بۆ نمونە بۆ کریسمەس کاتی زستان لێوێم ئەگەر دەرسم نییە بێگومان ڤیددیۆ و ئەو شتانە دروست دەکەین زۆریش سەپۆرتەکەین من و باوکم جارێک هەموو هەفتە بۆ 2-3 سعات قسەکەین دەربارەی بیرۆکەی ڤیددیۆی کوردی و پلانەکەت چییە تۆ بەرنمەیەکەکەی لە ڕوودا و چی وتیان چی و ئەو شتانە هەمووی زۆر سپۆرتی منەکەن دایکمیش ئەکاونتی داناوە هەردووکیان دایکمیش 24,000 فۆڵۆری هەیە یان شتێک و ئەوە ڤیددیۆی کوردیش داناوە هەر خۆی بێ من ینی ئەوەنە زۆر دایکمیش کوردیەکەی زۆر باشە لە من و باوکم باشترە چونکە ڕێزمان و ئەو شتانە زۆر باشی ئەزانێت چونکە خوێندووەتی سێریکە دایکم 100% ئەو وشە ئەزانێ بەڵام منە بێ بیریکەتی من کوردیەکەم هی کۆڵانە تێگەی کۆڵانی لێوێ فێر بووم زۆر جوانە ئەو قسەکردنە زۆر ئاسوودەیی بە دڵێت باش لە چیە ترسی هیچ گاڵتاکەم لە چیە ترسم وەڵی نازانم ئەزانین لە چیە ترسم لە دەریا کە ئەچیت ئەزانیت سکوبە دایڤینگ لەوا ترسم ینی مەلە ناکەی تۆ مەلاکەم زۆر لەسەرەوە بەڵام ئەوە ناکاتچن بە ماسک
ئەچنە خواری خوارەوە لەگەڵ ئاژەڵەکان و تاریکە و هەموو شتێک حەزم لەوە نییە هیچ ئاوی زۆر قۆڵ قوڵ ئەوە حەزم لەوە نییە دیپ واتر حەزم لە مەزباح ئەها خۆشترە ئەم بەم گەرمایە فرێی مەزبەح کەوتی لەم سەفەری ئێستاتایان چوینە دوکان مەزباح نییە بەڵام مەلەمان کردووە ئەوە خۆشە هەمووی بەس ئەو کەسەنە شێتن کە چنە خوارەوە بە تانکی ئۆکسسیجن و قورساوە کەسی خۆیەوێت ڕاستەکە ئەمەوێت بەعام بەگشتی ڕای تۆ بزانم لەسەر ڤارکاس چۆن بوو بەلاتەوە تا چەند ئاسوودە بوویت لەگەڵمان ڤارکاس دەرەجە یەک بوو زۆر باش بوو ئێوە ستودیۆکەتان زۆر جوانە ئێرە و با بڵم جەوەکە خۆش بوو گەشتین ئێرە چوینە دەرەوە تۆزێک چامان خوارد و قسەمان کردووە پێش ئینتەرویوەکە تۆی ئەوە لێرە دانیشت بووین شیرین و قاوەمان خوارد دووبارە ئەنجا بینیم بینەکە تۆرێکمان داوە و ئێستش لەگەڵ پرسیارەکان پرسیانی چاک و تایبەت و تازە بوو بۆ من ینی هەمووی بە شێوەیەکی زۆر پرۆفێشناڵ و بە جوانیتان کردووە ینی دەستخۆشیتانەکەم بەجددیس زۆر تایبەتام شوێنە و یەکەم جارمە کە هاتمە ڤار بەڵام زۆر ڤارکاست و کلیپ و ئەو شتانم بینیوە لەسەر سوۆشل میدیا ینی زۆر دڵ خۆش بووم کاتێک مێسجی منێ کردووە وتم بابیکەین دڵخۆشم کەم گەورەت کردین بۆ ساڵیادی ڤار چیت هەیە بۆ چی ساڵیاد ینی ئەنیڤەرسەری کەی بێت مانگی دەیە مانگی دەیە بەس ئەم کلیپە بەجا هەڵەکری باشە دەی پیرۆز بێ پیرۆز بێ پیرۆز بێ ڤار بوویت بە چەند ساڵ ساڵێک یەک ساڵ بوو بە ساڵێک ئەوەنە تازەیە وەڵی پیرۆز بێ ئەزانی ئافرین چونکە ئێوە لە سۆشل میدیاوەنە گەورە بوون بەڵام ساڵێک ینی پیرۆز بێ هیوادارم کە سەرکەوتوو بن و بەردەوام گەورە تریشە بن و ڕۆژێک دێتەوە بن بە گەورەترین کاناڵی میدیای کوردی هەموو ئینشاءڵڵا ئێمە زۆر خۆشحاڵ بووین من وەکو خودی خۆمیت پرسیارەکەم نەماوە زۆریش خۆشحاڵ بووم کە لێرە ئامادە بووی لەگەڵمان و کاتت بە ئێمە بەخشی ئەمە گەورەی بوو بۆ ئێمە دوا پەیامت چییە هەر شتێکت هەیە هەرمو بڵێم سپاس بۆ ئەم کاتە بۆ پرسیارەکان و بۆ هەموو شتێک کاتێکی زۆر خۆش بوو و ئەمە بڵێم بۆ بینەرەکانی ئەم پۆدکاستە کە ئەمە بڵێم بژی کورد و کوردستان وەکو باسمان کردووە من لە پشتی کوردستانم 100% بێ ڤیددیۆ لەگەڵ ڤیددیۆ هەموو شتێک ژیانی من دڵی من لە پشتی کوردستانە ینی هەر بژی کورد و کوردستان بۆ ژنجیان و ئازادی زۆر سپاس یاخۆوە خێر بێت بینەران بە هیوایەوەی کاتێش خۆشتان بەسەر بێت لەگەڵ پۆدکاستەکەمان هیوادارین کە سەرمان نەیەشانە بن و دووبارە بە خێراتنەوەی کاکە سووراکەین و کاتیش خۆش بووە و خواتان لەگەڵ خواحافیز